دەنگی گیانت هاوڕێی مناو لێم ون نابێت ئەی دایەگیان ئاوازی تۆم لە بیر ناچێت دەنگی گیانت هاوڕێی مناو لێم ون نابێت بەژن و باڵات لەسەر شاشای نێو چاومدا وێنەیەکی هەڵواسراوە و قەت تێک ناچێت بەژن و باڵات لەسەر شاشای نێو چاومدا وێنەیەکی هەڵواسراوە و قەت تێک ناچێت بیقای دنیام ئەوینداری تۆیان ئەنوان بۆ هەموو کەس خۆشەویستی تۆیان ئەڕوان تا مەزرۆتم تا دڵم بۆت ئەتوێتەوە ئەو دڵەی کە خامەکانە لێ ئەتۆران ئەی دایەگیان ئاوازی تۆم لە بیر ناچێت دەنگی گیانت هاوڕێی مناو لێم ون نابێت ئەی دایەگیان ئاوازی تۆم لە بیر ناچێت دەنگی گیانت هاوڕێی مناو لێم ون نابێت بەژن و باڵات لەسەر شاشای نێو چاومدا وێنەیەکی هەڵواسراوە و قەت تێک ناچێت بەژن و باڵات لەسەر شاشای نێو چاومدا وێنەیەکی هەڵواسراوە و قەت تێک ناچێت لالای تۆیە جوانیەکانی هەموو ژیان بێخەندەی تۆ ئاکەومانێ و گەڕی گەریان ئەگەر ساتێ لە بەرچاوم دیار نابی لە ناخما سەیرە ئەکەم ئەی دایەگیان عەزیزەکەم دایەگیان ڕۆحی شیرینم تۆ هۆکاری بۆ ژینم گەورەی لە نێو دڵمدا تۆ هۆکاری بۆ ژینم ئەی دایەگیان ئاوازی تۆم لە بیر ناچێت دەنگ